نهاجی دگەل هەفکار بەڵێن ساڵح و بەرگایە لەگەڵ ڕووداوەکان بەڵێن فەرموو. سپاس دەخیل دوا بە دوای گێرمە و کێشەیەکی ئێجگار گەورە و هەروەها دوور و درێژی نێوان بەغدا و هەولێر لەسەر دۆسەی هەناردەکردنی نەوت حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێک دەکەون لەسەر هەناردەی نەوت لە ڕێی سۆمەوە. ئەم ڕێکەوتنەش دوا بە دوای بڕیارەکەی دادگای پاریس دێ لەسەر هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە. وەک بەرەنجامی گەشت لەسەر هەموو لایەنەکانەوە بەستە بن و ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکەن وەک لە ناونیشانەکەیدا ئاماژەی پێکراوە ئەمە ڕێکەوتنێکی کاتێت تا ئەو کاتەی لە پەرلەماندا بودجە پەسەند دەکرێت هەموو وەبەستەیەکانش دەگرێتەوە و چارەسەری هەموو کێش هەڵپەسێردراوەکانیش دەکات. هەرچەندە ئەم ڕێکەوتنە کاتیە سوودی هەیە بۆ بودجە و ڕنگدانەوەیشی لە بودجەدا دەبێت ئەگەر بە شێوەیەکی ڕاست جێبەجێکرا ئەوە زەمینەیەک دەڕەخسێنێت کە دەتوانین بیکەینە بناغەیەک بۆ یاسای نەوت و گاز. لە هەرێمی کوردستانی عێراق ڕای جیاواز هەن لەسەر ئەم ڕێکەوتنە هەندێک بە دەستکەوتێکی ئەجگار گەورەی مێژووی دەبینن و هەندێکی تریش بە شکستێکی تری سیاسی و ئابووری دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناودێری دەکەن. شیروان شەمێرانی شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شیروان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دەست بەجێ بچمە پرسیاری یەکەمم. هەندێک دەڵێن دەستکەوتێکی مێژووی ئەجگار گەورەیە، هەندێکیش دەڵێن نەخێر شکستێکی گەورەیە. ئەگەر دەستکەوتی شێیە، ئەگەر شکستیشە کێ شکستی هێنا؟ سپاس کاک بەڵێن. بسم الله الرحمن الرحیم. مەسەلەکە شکست لەوانەیە بەوە بوترێکە هەرێمی کوردستان ئاڵای سەربەخۆی ئابووری لە ماوەی ساڵانی ڕابردوو بەرز کردەوە بەڵامێکی پێی نەکرا. بەس ئەگەر ئێمە تەماشا بکەن هۆکاری ئەم دروست بوونە یان ئەوەی کەواوای کرد هەرێم بەرەو بەغدا بچێ بۆ ڕێکەوتن بریتی بوو لە بڕیارێکی دادگای پاریس ئەو دەستەی نێودەوڵەتی تەحکیم لە پاریس ئەو بڕیارەی کە درا بیناەن لەسەر دەستوری عێراقی نەبوو بەڵکو پەیوەندی بە ڕێکەوتنیامەیەکیەوە هەیە لە نێوان حکوومەتی بەعسی پێشووی عێراق و حکوومەتی ئەنقەڕەی پێشوو لە ساڵی 1973 واتە ئەگەر ڕاستیت بێ سەرکەوتن بێ ئەوەی سەرکەوت لێرەیە دیتی استراتیژی بۆ پەیوەندی نێودەوڵاتیەکانی حەزبی بەعس بوو کە لە 1973ەوە ئەم ئەحتیاطی کردوکەوە ئێستا هەیە. ئەمە ئەگەر ئەوە بێگینە هیچ پەیوەندێکی نەبە دەستوربوونی نادەستوری یان دەستوربوونی فرۆشتنی نەوتەوە لە عێراقا نەبووە. ئەگەر مەسئلەکە ئەوە بێ ئەمە لەلایەکی تر بۆ دەستکەوتە یان دەستکەوتنیێت و ئەگەر ئێمە سەیرێکی ئەو بارودۆخی ئێستای عێراق و هەرێمی کوردستان بکەین ئەو بڕیارە وای کردکەوە پەتی خستنە گەردەدێگە خستە گەردنی هەرێمی کوردستان سەرچاوی ئابووری بە تەواوی وشک کرد بەهۆی ئەو بڕیارەوە. ئەمە یەک. دوو هەرێمی کوردستانی ڕزگار کرد لەو چەکوشەی محکەمەی فیدراڵی یان دادگای فیدراڵی کەەوە هەرچەند مانگ جارێک لەسەر ئەو یاسایانەی کە دەرچووی سەردەمی حەزبی باسن بڕیاری ئەدا لەسەر هەرێمی کوردستان و هەر جارێک چەکوشێکی ئەدا بەسەر و گێلاکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێستا لەوە ڕزگار بوو بە تایبەت دادگای فیدراڵی ئەویستکەوە بە تەواوی سۆمۆ هەژمونی یەکلایەنەی تەواو بەسەر هەرێمی کوردستان بکە. ئەمە ڕووی نەدا. لەلایەکی ترەوە دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان کە بە ناچاریەکە بوو لە گرێبەستە 50 ساڵیە یان 40 ساڵیە نازانین زۆر نادات پەروەرانە لەوەش ڕزگاری بوو. یعنی تۆ ئەبێ بەم هەموو بەم شکلەبی پێوی نەک تەنها بە سەرکەوتنیان شکست. باشە کاک شێروان هەروەکو جۆمان لێبوو سەرۆک وەزیری عێراق سەرۆکی کابینەی نۆی هەرێمی کوردستان هەردووکیان جەخت لەوە دەکەنەوە کە دەڵێن سەرەتایە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی تر ینی تەنانەت محەممەد شیع سوودانی ئاماژە بەوە دەکات بۆ دەرفەتێکە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان چی چاوەڕوان بکرێ بۆ چارەسەرکردنی و کێشانە بۆ نمونە ناوچە جێناکۆکان بۆ نمونە کێشەی پێشبەرگە و هەتا دوایی. من وازانم ئەم ڕێکەوتنەی ئێستا پەیوەندی ڕاستەوخۆی بە بەڕێوەبردننی سەرۆت و سامانەوە هەیە لە هەرێمی کوردستانە وە جێبەجێکردنی ئەو بەرگە دەستوریان ئەو مادە دەستوری 112 لەوە زیاتر نییە. ڕاستە لەلایەنی دەرونیەوە پەیوەندێکی ئەبێت یان حاڵەتێکی دەرونی دروستەکە بەڵام دۆسیەکانی ترکاک بەڵێن
پەیوەندیان بەمەوە مادەی ئەم قەیرانەی ئێستا هەیە لە دارایی لە نێوان هەولێر و بەغدا لە 2012 بە خوارەوە تا 14 ئێستا دروست بووە. گرفتی مادەی 140 ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2006 یەکەمین حکوومەت کە هە لەو کاتە شیعەکان بڕیاریاندا جێبەجێ نەکەن. ئەمە دوشتی زۆر جیاوازە بە ئێران و تورکیاوە هەیە. بەڵێ دوشتی زۆر جیاوازە، بەڵام سەرۆکی حکوومەتی عێراق سەرۆکوەزیری عێراقی خۆی دەڵێ، یعنی بە نەسب عەرەبیەکەی ئەڵێ المشاكل العالقة بين الطرفين، يعني ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە نێوان هەردوو لادا ماونەتەوە. محەممەد شیع سوودانی ئەگەر ڕاستیت بوێ شیع سوودانی لە ئاستی گەورە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکە، یعنی لە ئاستی عەبدولعەزیز علاوی و ئەحمەد شەلبی جیلی یەکەم با بڵین، ئەو جیلەی کەوا عێراقی 2023 دروست کرد، وەک ئەم دەروم چووکانی دوای ئەوان هاتن لە بەغدا حکومێنە کرد مامەڵە ناکە. شیع سوودانی بڕیارێکی داوە ئیلتیزامی پێوە بکات لە بکارنامەی ئەم دەوڵەتی ئێستا ئەم حکوومەتی ئێستا و سەرۆکاتی ئەکا کەوا ئەبێ ئەو کێشە هەڵپەسراوانە چارەسەر بکرێت. سەرەتایەکە بە معنای ئەوەی دۆسیە یەکەمە حاڵەتی دەرونی باش دروست ئەکا. زیاتر خۆت ئەزانی گرفتی ئابووری مادی دروست بوو، گرفتەکانی تر خۆیان یەک بۆ یەک هەرلایەک زیاتر سەر دەرەهێن و دروست ئەبن، بەڵام ئابووری کێشە نەبوو، حاڵەتی دەرونی باشترە. بەڵام ئایا ئەمە هۆکارە یان ئەبێتە مای چارەسەرکردی ئەوانی تر ڕاستەوە خۆ نەخوێ زۆر لە یەک جیاوازن پەیوەندی لایەنی پێشمەرگە بۆ کەرکووک ئەوە ڕێکەوتنێکە کە ئەبێ نەسوپای عێراقی بەجلی سەربازیەوە بێتە ناو هەرێمی کوردستان، نە پێشمەرگە بەجلی سەربازیەوە بچێتە ناو کەرکووک. ئەمانە دوشتی جیاوازن، هەندێکیان ڕەهەدی نێودەوڵەتیان هەیە. باشە، دوا بە دوای ئەم ڕێکەوتنە، دوا بە دوای ئەو بڕیارەی دادگای پاریس، دوا بە دوای بڕیارەکانی دادگای باڵای فێدراڵی لە عێراقدا، هەرێمی کوردستان چاوەڕوانی چ شتێکی تر دەکات؟ لەم ڕۆژانەی پێشوودا گوێمان لێبوو هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی عێراق داوا دەکەن کە پێویستە لەشکری عێراق نەکرد بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵکو بۆ ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی عێراقیش بگەڕێنەوە. ئەگەر تۆ ئەوەت من لە سەرەتایە وتم پاراستنی هەرێمی کوردستانە لە چەکوشەکەی دەستی دادگای فیدراڵی بەو یاسایانە حکم ئەکا کەوا لە سەردەمی حکوومەتەکەی سەدام حسێنە دەرچوون ئەنجومەنی باڵای شۆڕشی حزبی باز، هەتا ئێستا پەرلەمان نەیتوانیوە یاسا دەربکا بۆ جێگرەوەی ئەو یاسایانە. لەبەرەوەی مشکلەی هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ پاشماوەی یاسایی حزبی باسە لە بەغا، ئەگەر بتوێ بەو تعبیرە دایبڕێژی بۆیە و لەلایەکی ترەوە عقلی بەشێکی زۆری ئەوانەی کەوا ئێستا دەسەڵاتدارن لە بەغا حاڵەتی دەرونیان هەتا ئێستا ڕانەهاتووە لەگەڵ ئەو بارودۆخی دەستوری نوێ ئەبێ دروستی بکە. هێشتا لە پاشماوەی کۆنا ئاژین ئەوەی کەوا جەنابەت ئەڵێ ئەگەر بۆیان بلوێت تەواوە بەڕامێکی ئەوە دژی دەستورە و بە لەلایەکی تریشەوە لایانی نێودەوڵەتی بە هیچ شێوەیەک ڕێگای ئەوە نادا کە هەرێمی کوردستان بەو شکل لێ بێت. باشە، کاک شیروان ڕای جەنابە ئەو کێشانەی نێوان هەرێمی کوردستانی عێراق و هەروەها حکوومەتی نێوەندی عێراق یا با بڵێم دەوڵەتی عێراق، ئەمانە کێشەی سیاسین یا کێشەی یاسایین؟ ڕەهەندی زۆرە. من ئەزانم لە سەرەتایە کێشەی نەتەوەییە، لە سەرەتایە گرفتی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو نەتەوانەی کەوا وا هاتچ نەپاڵیان بە زۆر لە سایت حزبیکۆ بەسەراحەت گرفتی نەتەوەییە، گرفت نەتەوەیەتەکە بووە بە سیاسی. ئێستا لە عێراق یاساییە، ئەگەر تۆ بتەوێت یاساکان جێبەجێ بکرێن ئەو گرفتانە نامێنن، بەڵام نەتەوایەتی عەرەب چێتەکەی کەوا ئێستا تەنانەت تورکمانەکانی کەرکووکشتەوە ئێستا هەن ئامادە نین یاسا دەربکەن بۆ جێبەجێکردنی بەرگە دەستوریەکان و تەنانەت کار ئەکەن بۆ هەموارکردنەوەی ئەو بەرگە دەستوریانە بەو شکلێ. یعنی ئەگەر ئێستا یاسای نەوت و غاز هەبوایە لە 2006 دەربچوایە ئەو قەیرانانە هێچ دروست نەبوو، پێویستیشمان بە ئەم ڕێکەوتنە ناو. باشە، کاک شیروان کورد بۆ خۆی چەندێک کەم تەرخەم بووە لەوەی کە نەیتوانیوە ئەو ڕەهەندە یاساییە بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی. ڕەهەندی یاسایی یاساکان دەرنەچوون، بڵێ ڕەهەندی دەستوری کورد ئێمە ئەزانین کەوا لایەنەکانی بەغا ئێستا تەنانەت شۆرۆڤەکار عەرەبەکانیش سیاست مەدارە هەندێک پەرلەمانتار عەرەبەکانیش پێیان ناخۆشە بە ئەم ڕێکەوتنە، چونکە ئەوان بە شێوەیەکی تر ئەیانوێت مامەڵە بکەن لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەوان بە سەراحەت نیان ئەویست ئەم گرفتانە چارەسەر بکرێ بۆ ئەوەی هەمیشە ڕەشۆیەک بێ لە گردنی هەرێمی کوردستانە بۆ هەر جۆرە هاوپەیمانێتێکی سیاسی ڕای بکێشن
لە کاتی پێکەنانی حکوومەت و پاشەم و هەڵبژاردنەکان نایانەوێ ئەم قەیرانە چارەسەر بێت. هەرێمی کوردستان تا چەنە هاوکار بۆ لەما ئەمە مەسەلەیەکی ترە، تا چەندە خۆشی موساومەی کردووە لەسەر ئەم مەوزوعیان ویستویەتێکەوە ئەم کارە بکە، ئەوە مەسئلەیەکی ترە. بەڵام ڕەهەندە یاساییەکە هەرێم نەیتوانیوە نەیویستووە یان نەیتوانیەوە، بەڵام بە هەر حاڵەتێکی تر پەرلەمان بێدەسەڵات بووە لە دەرکردنی ئەو یاسا. دوپرسیارم کاک شیروان، هەردوو لایەن هەولێر و بەغداد جەخت دەکەن ئەو لەوەی کە پێویستە هەموو لایەنەکان وابەستەی ئەو ڕێکەوتنە بن کە مۆریان کردووە. هیچ متمانەیەک هەیە بۆ وابەستەبوونی هەم هەولێر و هەم بەغداش؟ هەولێر ئێستا هیچ نەبێ موقەتەن چاری نییە پابەندبوون نەبێ. ئەمە یەک. دوو، دەرچواندن یان دەرکردنی یاسای نەوت و غاز ئەوە شوا لە بەغاکەکەەوە هیچ جۆرە چارەسەرێکی نەبێ بێجگە لە پابەندبوون و جێبەجێکردن. ئەگەر بوجەش دەربچێ ئەوە ئێستا دوێنێ شەو پەرلەمانی عێراق توێندنەوەی یەکەمی بۆ کرد، ئەوەش ئەبێتە ڕێکارێکی تر بۆ چارەسەرکردن. ئەو کاتە هیچ لایەنێکیان توانای ئەویان نییە نکۆلی لێ بکەن. بزانین ئێمە بزانین کەەوە ئەمریکا ئامادەیە. ئەمریکا دوور نییە لە ئەم بارودۆخیەوە ئێستا هەیە، ئێرانیش دوور نییە. بە تایبەت ئەمریکای ئێستا ئەم سەفیرێکەوە ئێستا لە عێراقا هەیە ڕۆمانۆفسکی بە تەواوی شایستەی ئەوەیەکەوە نوێنەرایەتی گەورەی ئەمریکا بکە لە عێراق. کاک شیروان، سوپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت. زۆر سوپاس جەنابەت کاک. بەڵێ ئەلبەتە ئازیزانم، سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.